سیزدەهەمین دوورەی سێزدەهەمین خوڵی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێران لە ئێران و تەواوی نونەرایەتیەکانی کۆماری ئیسلامی لە جیهان لە بەڵوێزخانە و کۆنسوڵخانەکان بەڕێوە دەچێت. لە هەرێمی کوردستان لە 6 ناوەند ئێمە هەڵبژاردنمان هەیە. لەبەرەوەی ئێرانەکان هەستی نیشتیمانیان هەیە بەشداری لە هەڵبژاردنەکان دەکەن تا سەرۆک کۆماری داهاتی وڵاتەکەیان دیاری بکەن. لەم ناوچەیە 3 ناوەندی هەڵبژاردنمان هەیە. یەکێکیان لە هەولێر، یەکێک لە سۆران و ناوەندێکی هەڵبژاردننیش لە دووهۆک هەمانە. لە هەر 3 ناوەندەکە لە سەعات 8 بەیانیەوە دەستیان بە وەرگرتنی دەنگی دەنگدەران کردووە. ژمارەیەک لە هاوڵاتیانمان هاتوون دەنگیاندا و تا کۆتایی کاتی دەنگدانەکەش بەردەوام دەبن تا سەعات 6 ئێوارە لێرە دەنگکانیان وەردەگرین. ژماری بەشداربووان بە دیاریکراوی نازانرێت، بەڵام ڕێژەیەکی باشدا بەشداریان لە هەڵبژاردنەکاندا کردووە. بە دیاریکراوی نازانین چەند هاوڵاتی ئێرانی لێرەن بۆ پێی بەشێکیان لێرە زەواجیان کردووە یان بەهۆی کارەوە لێرەن یاخود بۆ گەشت سەردانیان کردووە، بەڵام هەر شۆنێک بێت دەتوان بێن دەنگ بدەن و ئێمەش دەنگەکانیان وەردەگرین. تا پایان ڕایگیری تعداد من 3 مانگون نیوە لە هەولێرم دوو لە خزم و کەس و کار و ئەو خەڵکە بەڕێی زێرانم زۆر بەتەسەیانم. هەستم وابوو لە هەموو جێگاوتم هەستم وابوو کە شتێکی باش ئینشاءڵڵا ڕووەدا بۆ خەڵکە بەڕێزە، چونکە خەڵکی بەڕێزی ئێران لیاقەتی زۆر شتی باشیان هەیە، تەحمڵی زۆر شتیان کردووە. ئینشاءڵڵا کە بە ئومیدی خوای گەورە ئەو هەستی من بە حەقیقەت بێت و شتێکی باش ڕوو بدا. بەس شتێکیان ناوێت، ژیانێکی باشیان دەوێت هەرەوە. پێم وایە شتێتریان نابێت. بەس هەرێ وەڵا هەر پێم وایە هەموو ئەو کەسانە کە دێن دەنگ دەدەن لێرە هەر بەهۆی ئەوە کە ژیانێکی باشتر بێت.